گاڵتەکردن نەعوذ بالله خوا پەنامان بدە بەخوای پەروەردگار جەل جەلالوه گاڵتەکردن بە کتێبەکەی خوا بە قورئان یان بە کتێبە ئاسمانیەکانی تر بە حەقیقەتەکەی نەک ئەوەی کە ئێستا دەستکاری کراوە گاڵتەکردن بە پێغەمبەرانی خوا و بە تایبەت بە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری آخر زەمان گاڵتەکردن بە هەموو ئەو شتانەی کە لە دینە زانینی ضرورە هەموو خەڵک ئەیزانێ وەکو نوێژ وەکو زەکات وەکو ڕۆژوو وەکو حەجکردنی ماڵی خوا گاڵتەکردن بە ئەمانە خۆشەویستەکانم خاوەنەکەی کافرەکات لە ئیسلام دەریەکات خوا پەنامان بدە حتا با خۆی وەتەنی بە گاڵتەشۆ بڵێ مەبەستی ئەوە بێ خەڵک پێ بکەن هەر دەریەکا لە ئیسلام چونکە ئەم مەسائلانە جێی گاڵتەکردن نییە ئەمانە جاران بە ئاسانی نەئەگەیشتە بەرچاوی گشت کەسێ بەس ئێستا بەهۆی ئەم فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێستا زۆر ئینەی خەڵک ئەیبینن ئەوانە طبعا مەسئلەیەکە زۆر خەتەرە تەنانەت سیرکردنیشی باش نییە هەر سیرکردنیشی شتێکی زۆر زۆر خراپە دوای ئەو مەسائلانە ئاسان ئەکاتەوە کابرایەک نەعوذ بالله زوانم نایتێرێ بێڵێ قورئان ئەدڕێ یا ئیخاتە ژێر پێ خوای پەروەردگار پەنامان بدە ئەوە یەکسەر لە ئیسلام دەریەکا یەکسەر کافر ئەبێ یەکسەر ئیتر ژنی ئەبێ تەلاقی خۆی تەلاقی منیە تەلاقی نامێنێ بێ ژنەکەی بڕوا تەواو ئیتر هیچ ئەسینێکی نامێنێ ئەگەر بمرێت مناڵەکانی وەرەسەی نابن ژنەکەی وەرەسەی نابا باوکو دایکی وەرەسەی نابا چونکە ئەو بسڵمان نییە کافرە و بە هەمان شێوە ئەویش وەرەسە لە هیچ کەسێک لەوان نابە ئیلا مەگەر تەوبە بکە و بگەڕێتەوە پەشیمان بێتەوە تۆبەیەکی ئاشکرا لە بەردەم خەڵکیە